ئەم کاتتان باش هاوڕێیان بەخێر بێن بۆ چانێڵی Learn and Explore. لەم ڤیدیۆدا باسی چەند دەستەواژە و ڕستەیەک ئەکەین کە زۆر گرنگە و لە کاتی قسەکردنا بە دڵنیاییەوە گوێبیست دێبین. بۆیە پێویستە بیزانین. یەکەم دانیان Never mind. Never mind. ئەم دەستەواژەیە زۆر گرنگە و لە کاتێکا بەکارهێنێن بۆ نمونە تۆ باسی شتێک بۆ کەسێک ئەەکەی یەک سەعات بۆی ڕوونەکەیتەوە و ئیتر بە هەزار شێوە بۆی ڕوونەکەیتەوە ئەو هەر تێناگات. تۆشە دەوێت باسی شتێکی تری بۆ بکەیت بۆیە پێڵێیت Never mind. واتە گرنگ نییە ئەو شتێکە بۆم باسە کردی ئەو شتێکە یەک سەعاتە بۆ باسەکەم هەر گرنگ بۆ یەک کاتێکەتانوێت واز لە ئەو مۆزوعە بن کە باسان کردو بڕۆن سەر مۆزوعێکی تر لە بەروی کەسی بەرامبەر تێنەگەشتووە هەر پێی بڵێ Never mind. واتە ئێمالی بکەوتەوە. بۆ نمونە تۆ شتێکت ئەوێت لە سوپەرمارکێت بەڵام خۆ تااقەتە نییە بڕۆیت بە کەسی بەرامبەر ئەڵێ Are you going to the supermarket today? واتە ئەڕۆیت بۆ سوپەرمارکێت ئەمڕۆ؟ ئەویش پێت ئەڵێت No, I'm not. نەخێر ناڕۆم. But why? Do you need something? بەڵام بۆچی؟ هیچ شتێکت ئەوێت؟ تۆش پێی ئەڵێیت Oh, never mind. It's okay, I'll go tomorrow. واتە گرنگ نییە ئێمالی بکەم. It's okay. ئاساییە. I'll go tomorrow. بەیانی ئەڕۆم. ڕستەی دووەممان What do you think? What do you think? واتە بیرکردنەوەی تۆ چییە؟ ئەم دەستەواژەیان ئەم ڕستەیە لە کاتێکا بەکارهێنێت کە تۆ ئەتەوێت بیرروبۆچوونی کەسی بەرامبەر وەربگریت لەسەر شتێک ئیتر هەر شتێک بێت. بۆ نمونە بە کەسێک ئەڵێیت I am not sure if I should buy an iPhone or a Galaxy. What do you think? واتە I am not sure دڵنیانیم if I should buy an iPhone or a Galaxy. دڵنیانیم کە ئەبێت iPhone بکڕم یان Galaxy. What do you think? بیرکردنەوەی تۆ چییە؟ یان بۆچوونی تۆ چییە؟ بەڕای تۆ کامیان بکڕم؟ Could you repeat that please? Could you repeat that please? واتە ئەتوانیت دووبارەی بکەیتەوە؟ ئەمە لە کاتێکا بەکارهێنێت بۆ نمونە کەسێک قسەیەکت بۆ کات تۆ لێی تێنەگەشتوویت و ئەتەوێت پێی بڵی کە بۆ دووبارە بکاتەوە بۆیە پێڵێت Could you please repeat that? یان Could you repeat that please? هەردووکیان هەر هەمان شتە و توانی هەر کامیانت بێت بە ئارەزوی خۆت بەکاری بێنیت. ڕستەی چوارەمان Could you please talk slower? Could you please talk slower? واتە ئەتوانیت بە هێواشتر قسە بکەیت یاخود تکایە ئەتوانیت هێواشتر قسە بکەیت بۆ نمونە کەسێک زۆر بە خێرایی قسەکات و تۆش هیچی لێ تێنەگەشتوویت بۆ نمونە زۆر بە خێرایی قسەکات تۆش هیچی لێ تێنەگەشتووی ئەڵێ I was going to the library the other day and I met one of your friends and he told me to give you his phone number and his phone number is 0756778. ئەوەنە بە سەریعی قسەی کردووە یەک شتی لێ تێنەگەشتووی بۆیە تۆش پێڵێیت Could you please talk slower? واتە ئەتوانیت بە هێواشتر قسە بکەیت لە ڕووی گرامەر و ئەم ڕستەیە تەواو نییە و ئەبێت بڵێیت Could you please talk more slowly? بەڵام لە قسەکردندا هەر ئەڵێیت Could you please talk slower? ڕستەی کۆتاییمان What do you mean? What do you mean? واتە مەبەستت چییە؟ ئەم ڕستەیە کاتێک بەکارهێنرێت کە تۆ لە وشەکان هەمووی تێگەشتووی یعنی لە ماناکەیان تێگەشتووی بەڵام لە مەبەستەکەی تێنەگەشتووی بۆیە پرسیاری لێیەکەی کە ئەڵێ What do you mean? واتە مەبەستت چییە؟ بەم شێوازەش ڤیدیۆ ئەمڕۆمان کۆتایی هات ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو لایکی بکەن و بۆ هاوڕێکانتانی بنێن بۆ ئەوی خەڵکێکی زۆر ببینێت و ئەگەر بەدڵتان نەبوو دیزلایکی بکەن و پێمان بڵێن چۆن بتوانین ڤیدیۆکانی داهاتوومان باشتر بکەین. تاوەکو ڤیدیۆی داهاتوو خواتان لەگەڵ.